من سۆما عەدنانم کە ئینفلوئنسەرم لە ڕێگەی سۆشیال میدیاوە ڕیڤیوتان پێشکەشەکەم هەروەها چەند ڕاپرسیەکمان هەیە یەکێک لەو ڕاپرسیانەتان لەگەڵا شێرەکەم. یەکێک لەو ڕاپرسیانەی کە ئەنجاممان داوە بریتیە لە بابەتێکی زۆر گرنگ کە ئەویش پەیوەندی هەیە بەو بابەتانەی بەکارهێنرێت بۆ زیادکردنی کێشی لەش لە ماوەیەکی زۆر کورتە. بە نمونە وەکو کەپسول و هەروەها پاودەری گەین ئەپ کە ئەمانە کۆمەڵە بەرهەمێکن ماوەی چەند ساڵێکە لە کوردستانە پەرەی سند و خەڵکێکی زۆر بەکاری ئەهێنن. نزیکەی 403 کەس ڕاپرسیەکان پڕ کردوێتەوە کە بە شێوەیەکی باوەڕپێکرا و ئەم ڕاپرسیە ئەنجام درراوە. لەم 403 کەسە ڕێژەی زۆرینەی ئەو کەسانی کە بەشدار بوون لە ڕێگەزی مەینن. 403 کەس بەشداریان لە ڕاپرسیەکەدا کردووە. ئەم ڕاپرسیە بیرمان نەچێ بە هاوکاری دکتۆرە هیرانی ئەزیز و خۆشەویست ئەنجام درراوە کاردووکمان پێکەوە ئەنجامماندا. لە پرسیارێکماندا کە بۆ خەڵک دامان نابوو ئەو بوو ئایا هەرگیز بە مشکی تۆیە هاتووەکەوە کێشی جەستەی خۆت بە شێوەیەکی خێرا بەرز بکەیتەوانێ؟ وەڵامی زۆرینە بەڵێ بووە. ئەم داتایی ئێستا ئەی خەمە بەرچاوتان داتایەکی مەترسیدارە و بەداخەوە کە ئەم وەڵامەمان دەستکەوتووە ئەویش ئەوەیە کە ئایا پاڵنەر چی بووە لەوەی کە ئەو کەسەی هەوڵی داوە بۆ زیادکردنی کێشی جەستەی کردوێتی بەهاندەر بۆ خۆی و هەروەها پشتی پێبەستووە. یەکێک لەو پاڵنەرانەی کە زۆر ئەتوانین بڵین خەڵک پشتی پێبەستووە وای لێ کردوهانی با بۆی کێشی جەستەی بەرز بکاتەوە بریتی بووە لە قسەی خەڵک و هەروەها قسە و قسەڵۆک کە بەهۆی ئەوەی تانەوتە شەری زۆری بەرکەوتووە و لەبەرەوەی کە گاڵتەی پێکراوە هەستی بەکەمی خۆی کردووە بۆیە زیاتر هەوڵیاوەکەوە ئەو کەم و کورتەی کە لیان وەرگرتووە ئەو کەم و کوڕی کە تیانە دۆزیوێتەوە چارەسەری بکات و هەروەها لە ڕێگەیەکی هەڵەوە بەداخەوە. ئەم بەرهەمانە بە شێوەیەکی گشتی بەداخەوە بەشێکی زۆری لە بازاردا بەردەست بووە، بەڵام لە هەمان کاتە بەشێکیشی وەکو ئەبینن لە داتاکەیە بەردەست بۆ لە دەرمانخانەکان کە ئەمە جێگەی مەترسیە و بەداخەوە چونکە ئەوێ شوێنێکی تەندروستیە پێویستە بە شێوەیەکی ورتر ئەو بەرهەمانی کە لەوێ ئەفرۆشرێن یاخود ئەدرێ بە نەخۆش زیاتر لێکۆڵینی لەبارەوە بکرێ، بەڵام بەداخەوە بەشێکی ئەو کەسانی کەەوە بەکارهێنەری بەرهەمەکە بوون لە ڕێگەی دەرمانخانەوە دەستیان کەوتووە. لەم پرسیارەماندا کە ئاڕاستەی بەکارهێنەرانمان کرد کە ئاخۆ لە ماوەی بەکارهێنانە هەستیان بە گۆڕانکاری و سوودێکی بەرچاو کردووە کە زیاتر وەڵامەکەمان بە شێوەی بەڵێو نەخێر وەرگرتووە بۆمان دەرئەکەوێت کەوا بەشێکی خەڵک کۆکن لەسەر ئەوەی کەوا سوودیان لە بەرهەمەکە دیوە لە ڕووی زیادکردنی کێشەوەنەوەک لەلایەنی تەندروستیەوە. بەشێکی تریش کە ئەتوانین بڵین ڕێژەکە نزیکن لە یەکەوە ئەڵێن کەوا سوودمان لێی نەبینیوە. بەشێکی زۆرینی بەکارهێنەران هەستیان بەوە کردوکەوە هێڵی پێستیان بۆ دروست بووە کە لە شێوەی کشانی پێزدایە و لە هەمان کاتە بەرهەمەکە کاتی بوو لە دوای وازهێنان لە بەرهەمەکە هەستیان کردوە کێشیان دووبارە گەڕاوەتەوە سەر سروشتی خۆی. لە هەمان کاتە زیانێکی دیکەیان بۆ دروست بووە کە ئەوانیش زیاتر بۆ خانمان تووشی کیسی هەلکەدان و تێکچوونی سووڕی مەنگانە بوون کە ئەمە مەترسێکی گەورەیە بۆ خانمان. هەروەها لە ڕێگەیەوە تووشی گرفتی گورچی لەش بوون کە ئەمە بۆتە هۆی یەکێک لە نەخۆشیەکانی گورچی لە بۆ ئەو کەسانی بەکاریان هێناوە. لێرەدا کە ئەمەوێت بە وردی سەیری ئەم داتایە بکەن کە ئەمە کۆتایی ئەو کەسانەیە کە بەرهەمەکان بەکارێنەوە قەراری کۆتاییان لەسەرداوە. زۆربەیان بەپێی ئەم ڕێژەی کە لە بەرچاوتانایە پەشیمانن لە بەکارهێنانی بەرهەمەکە. بۆیە لە کۆتاییە داواتان لێ ئەەکەم کەوا لە ڕێگەی پزیشکی پسپۆرەوە هەوڵ بن کێشی جەستەتان زیاد بکەن یاخود کەمی بکەن. هەرگیز لە ڕێگەی بەرهەمێکەوە ڕاستەوخۆ بڕیاری ئەوە نەدەن کە لە ماوەی مانگێکدا کێشی جەستەتان گۆڕانکاری بەسەردا بهێنن. هەر بۆیە ئەوەی کەماوە جێ ئێهێڵم بۆ پزیشکی پسپۆر قسەی لەسەر بکات و سوپاسانەکان بۆ گوێگرتنتان.